سڵام کاتتان باش. ڕێگاکانی ئەمریکا لە ڕێگاکانی کوردستان میهرەبانترن. ئەوەڵەیە لە ڕێگایەکی کوردستان ڕوودەدا و دەبێتە هۆی کوشتنی کەسێک. لە ئەمریکا لەوانەیە زۆر میهرەبانانە ڕێگاکە ئەو هەڵەیە ڕاست کاتەوە و هیچ زیانێکی گیانی بەدواوە نەبێت. بۆ زانوەری زیاتر فەرموون گوێبستی درێژە بن. بار هەڵگەرەکان بەهۆی کێشی زۆریانەوە جڵەوی ئاراستە گۆڕینیان لە سوڕانەوەکاندا دەکرێت لە دەست شوفێرەکانیان نەمێنێت کاتێک بەر ئۆتۆمبیلی دیکە دەکەون بەو تەوژمە زۆرەوە ئۆتۆمبیلەکان ڕادەماڵن. بار هەڵگەرەکان دەکرێت لە تەختایی نەتوانرێت بە سەلامەتی بگیرسێنرێنەوە وەگەوەی سەرەتای مانجی چواری ساڵی 2024 لە بەسڕ ڕوویدا کە بوو بەهۆی گیان لە دەستدانی زیاتر لە 20 قوتابی قوتابخانەیەکی سەرا و شەقامی ڕووداوەکەی لێقەومە. مەترسینە گیرسانەوەی بار هەڵگرەکان لە ڕێگا سەرنشێوەکان زیاترە چونکە جگەل لە تەوژمی خۆیان هێزی کێشکردنیش زیاتر پاڵیان پێوە دەنێت و گیرسانەوەیان زەحمەتتر دەکات وەگەڵ ڕووداوی لە ڕێگای دوکان ڕوویدا. خۆشبەختانە شوفێرەکە توانی بەبێ هیچ زیانێک بار هەڵگرەکە بخاتەوە ژێر ڕکێفی خۆی. خێرای لێخڕین و کێشەی تۆندوتۆڵی بار هەڵگەر و ئەزمموی شوفێر و ڕێژە و درێژی نشێوی لە ڕێگاکاندا هۆکارە سەرچیەکانی نەوەستانی سەلامەتی بار هەڵگرەکانن. بۆ وێ شوفێری بار هەڵگرەکان تووشی ڕووداوی نەخوازراو نەبن پێویستە پەیڕەوی ئەو خاڵانە بکەن. یەکەم ئەزمون و زانیاری پێویست بۆ لێخڕین لە ناوچە شاخاویەکاندا وەربگرن. دوام شکنینی تۆندوتۆڵی بار هەڵگرەکانیان بکەن تا دڵنیا ببنەوە لە توانای وەستاندنیان لە کاتی پێویستدا. سێهەم لە نشێوەکاندا بە هێواشی لە سنووری خێرای ڕێگە پێدراودا لێ بخڕن چونکە تا خێرایی کەمتر بێت تەوژمی کەمترە و بە ئاسانتر دەوەستێنرێن لە کاتی پێویستدا. چوارەم باری زیاتر لە توانای بار هەڵگرەکانیان نەگوازنەوە. لەو چوار خاڵی سەرەوەدا ئاماژەماندا بە شوفێری سەلامەت و ئۆتۆمبیلی سەلامەت و خێرایی سەلامەت کە سێ پایە سەرەکین لە پێنج پایەی ڕێبازی سیستەمی سەلامەت. ڕێبازی سیستەمی سەلامەت دید و فەلسەفەیەکی نوێیە بۆ کەمکردنەوەی ژمارەی قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ بەڕادەیەک تا بگەینە ئەوەی هیچ کەسێک بەهۆی ڕووداوی هاتوچۆوە نەبمرێت و نەبە سەختی بریندار ببێت. خۆگەر شوفێری بار هەڵگرێک بەهۆی ناسەلامەتی خۆی یان خێراییەکەی یان بار هەڵگرەکەی نەیتوانی بار هەڵگرەکە بوەستێنێت ئەوە لە ڕێبازی سیستەمی سەلامەتدا دەبێت بار هەڵگرەکە هەر بە سەلامەتی بوەستێنرێت. ئەویش لە ڕێگەی پایە چوارەمی سیستەمەکەوە کە ڕێگای سەلامەتە. ڕەنگە بپرسیت ڕێگای سەلامەت چۆن دەتوانێت بەبێ زیانی گیانی بار هەڵگرێک بەو تەوژمە زۆرەوە بوەستێنێت. لە نشێوی ناوچە شاخەویەکان لەو شوێنانەی ڕێگاکان زۆر لێژن بۆ دوورێکی زۆر لە تەنیشت ڕێگا نشێوەکە ڕێگایەکی خۆڵی سەر هەوراز دروست دەکرێت تا لە ئەگەری نەوەستانی بار هەڵگرەکاندا ئاراستیان بەرەو ئەو ڕێگا خۆڵە سەر هەورازە بگۆڕن. بەو شێوەیە هێزی کێشکردن لە دوژمنەوە دەبێتە دۆستی هەمووان و بە سەلامەتی بار هەڵگرەکە دەوەستێنێت. ئەو شێوازە چارەسەرە بۆ نشێوەکان ڕاستە وەگەوەی لە دوکان ڕوویدا یان هەر ناوچەیەکی دیکەی شاخاوی لە کوردستان. لە سوڕانەوە ئەو شوێنانەی جەنجاڵیشن دەکرێت ڕێڕەوی وەستێنەری بار هەڵگرەکان دروست بکرێن بەڵام ئەو جۆرە وەستانانە لە جیاتی هێزی کێشکردن پشت بە ڕۆچوون و هێزی لێخشاندنی نێوان تایەکان و ڕێڕەوەکە دەبەستێت. بە شێوەیەک ڕێڕەوەکە تەنها لە وردەبەردی وەک چە و یان لم دروست دەکرێت. کاتێک بار هەڵگرەکان بەسەر ئەو ڕێڕاوانەدا دەڕۆن لە ناو چە و لمەکە ڕۆدەچن و بەهۆی هێزی لێخشاندنی تایەکان و ڕێگاکە دەوەستن. سروشتی شاخاوی ویلایەتی کۆلۆرادۆی ئەمریکا لە کوردستان دەچێت. بۆیە هەندێک ئامار و زانیاری ڕێڕەوی وەستێنەری بار هەڵگرەکانی ئەوێ باز دەکەین. لە ڕێگای خێرای ئای-7 لە درێژی 120 کیلۆمەتردا 5 ڕێڕەوی وەستێنەری بار هەڵگرەکانی لێیە. لە ماوەی 33 مانگدا 17 بار هەڵگریان گیرساندۆتەوە واتە بە نزیکەیی هەردوو مانگ جارێک بار هەڵگرێکیان لە ڕووداوی هاتوچۆ پاراستووە. ئامارەکانی کۆلۆرادۆ پێمان دەڵێن کە 170 ئەو بار هەڵگرانەی ناچار بوون لە ڕێڕەوی وەستێنەر بگیرسێنەوە باری گرانیان هەڵگرتووە. 160 شوفێرەکانیش ئەزمموی کەمی لێخڕینیان لە ناوچە شاخاویەکاندا هەبووە. ساڵی 2019 لە کۆلۆرادۆ بار هەڵگرێک نەیتوانی بوەستێت. 28 ئۆتۆمبیلی شێلا و 4 کەسی کوشت و دەیانی دیکەی بریندار کرد. دادگا بڕیاری 110 ساڵ زیندانی بۆ شوفێرەکە بڕیەوە. ئەوەی جێی سەرنجە شوفێرەکە بەلایانی کەمەوە هەلی ئەوەی هەبووە ڕێڕەوێکی وەستاندنی بار هەڵگرەکان بەکار بهێنێت. ئەگەر وای بکردبا ئەو کارەساتە گەورە ڕووی نەدەدا. لەگەڵ وەشدا کە ئەو هەلەشی لەدەستداوە بەڵام هێشتا خەڵک میهرەبانانە هاوسۆزی شوفێرەکە بوون. نزیکەی 5 ملیۆن کەس واژۆیان کۆکردەوە و ئاراستەی سەرروکی هەرێمی کۆلۆرادۆیان کرد. لە ئەنجامدا سزاکەی لە 110 ساڵەوە بۆ 10 ساڵ کەم کرایەوە. لە کوردستان نەگەرچی ڕێڕەوی وەستاندنی بار هەڵگرەکان نییە بەڵام ئەگەر خوا نەخواستە ڕووداوێکی ئاوا ڕوو بدات ئایا تۆ هاوسۆز دەبی بۆ شوفێرەکە یان داوا دەکەی سزای زۆر توند بدرێت تۆش لێ بکۆڵەوە